ڕێکۆ بەرەف هەڵبژۆرتنەوەدا هەر ئۆلیەک هەر پارتێک هەر کۆندیدێک بەحسا مێژۆ خود کە و بەحسا پاشەڕۆژت کە کۆدێ چش بووی ملەتێ کورد بکەن کیا قواره هەرێما کوردستانی پاراستی کیا دێ پارێزت کیا خزمەتگوزاریان پێشکەش کە زێرەترین خزمەتگوزاری تایبەتیژی بڕیارێن کێنە تێنە دانان و دێ چ بکەن داهاتیدا وێ مژارێ زێرەتر گەل بەڕێز مەردان خدر بەرپرسێ لە قانەهیە پارتە دەمڕاتە کوردستانی کو دێژ ئاکرێت گەلمەدا بە ئەم دێ بەحەس بکەین بەڕێز مەردان گەلێک سپاس هین گەلمەدانە دیروکەکە دیرو درێژ تایبەتیژی پارتیژیت ناوا خزمەتکردنی دات ناوا هەرێما کوردستانی داهنە لێ پارت و ئالیێن دژی هەنە دوێت ئەوژی بینە بەحەسکردن لێ النافچاوە سنوورێوە و ئەڤاهید بینن هەرێما کوردستانی بگشتی دا کوژ بووی وڵاتیانژی یا ڕوون بە بداتا ئەگەر هین بەحەس بکەن کیا ئەوێ خزمەت تێت کە ژ بووی هەرێما کوردستانی کیا یە بەرگریەش خەلکێڤی وڵاتیت کە و کیا ئەوێ دشت ڕاوەستن بەس نمونە ئەگەر بووم بەحەس بکی ها دا کەس نەبێژ وڵا بە پارتیە دێمەت حێت خوب بکەن بله زۆر سوپاس حقیقت هەکو پارتی پێویستی پێدەرینە و ئەم مەدحێت خۆ بکەین مێژوو خەبات و قوربانیدانە پارتی شاهدە لەسەر ئەوێ خزمەتان مەزنە پارتی دیموکراتی کوردستان هەموو بوارەدا پێشکەشی خەلکی کوردستان و پێشکەشی هەرێما کوردستانی کرێ ژڕێ سیاسیڤە ئەم هەموو زانین و پارتی بەرگریکارێکی سەرسەختێ پاراستنا دەستکەفتێت هەرێما کوردستانی بووە ئەو دەستکەفتێت و بەرهەمێت خوینە شەهیدانە بەرهەمێت خەبات و قوربانیدانە پێشمەرگەهێت قەهرەمانن بەرهەمێ ئەنفال و کیمیا بارانێنە دیسان دوا ظروفێت بەرتەسکیشداک و شێم بێژم پیلانێت مەزن لەسەر هەرێما کوردستانی هەنە فشارێت مەزن لەسەر هەرێما کوردستانی هەنە ئەو فژار زێدەتر بۆ هەندێنەک و هەرێما کوردستانی لاواز بکەن یان و قوارێ دستوری هەرێما کوردستانی لاواز بکەن شێم بسەر بلندیوە بێژم تنێ پارتیە بەرگریێ پێزبوونە هەرێما کوردستان و پێزبوونە قوارێ دستوریە هەرێما کوردستانی بکات و ئەم دیسان شانازیوە بێژین الوێ قۆناغێمە پێویستی هەندێ هەیە و هەرێما کوردستانی یا پێز بیت و پێزبوونە هەرێما کوردستانێژی بێشک هێزبوونە پارتی دیموکراتی کوردستاندایە واگە وەکو بەڵگەهژی ئەس بۆ جەنابێتە بەحەز بکەم مەدیت وەختێ مەترسیل سەر هەرێما کوردستانی وەختێ شەڕل سەر هەرێما کوردستانی وەختێ خەلکێ دی چۆ خاکە هەرێما کوردستانێت فرۆت و خیانەت کرد پارتی و پێشمەرگەهێت پارتی دیموکراتی کوردستانی ڕێبەراتیە جەنابێ سەرۆک بارزانی داستان تۆمارکردن داستانە پردێ داستانە تلسقۆڤ داستانە سحێلا و مەحمودیە باشترین نمونێ یە بەرخودانە پارتی دیموکراتی کوردستانە بۆ پاراستنە قوارێ هەرێما کوردستانی و پاراستنە وا دەستکەفتە بەرز مەردان یعنی مژارەکە تێکلی وی بابەتی بکەم ئەوژی دەبێ بەرێدا و دیروکێ بگشتیش دانێ پارتی هەردەما حتا ئالەیەکی سیاسی خیانەت جی کرد بە یعنی تا ئێماژە پێ کرد لێ پارتیش بووی پاراستنا قوارەیە هەرێما کوردستانی هێز هێشتنا وێل بەغدایە هەر هەوڵدایە دەستی ویژی بگرە بەشداریە پێ بکە پێک و بن بڕیاردانێ داشت بووی پاراستنا قوارەیە هەرێما کوردستانی خزمەتکردنە وڵاتیان داهاتی دا هەمان سیاست دی هەبت یانژی ئەو زەمانە چوو یە کارێکی دژی ملەتی کارێکی دژی قوارەیە سیاسی هەرێما کوردستانی بکەتێ دی پارتی دەستێ وێ ناگرێ هاش بووی پاشەڕۆژی پارتی چل بەرە پلانەوە چییە؟ بله طبعا دەرفەت نەدا کە ئەس بەحسێ وە خزمەتگوزاریە بکەم ئەوێت پارتی و کابینە نەهەیە حکوومەتە هەرێما کوردستانی الوێ دەڤەرێ ئەنجامدای تنێ زمانێ داتا سەردەمێ کابینە نەهەیە حکوومەتە هەرێما کوردستانی سەرڕای و 2 ساڵێت تەمەنێ وێ کابینێ کۆرۆنا بوو سەردەمێ کۆرۆنایەدا ژیان هەموو جیهانێ تقریبان هات بوو ڕاوستاندن هەردوو قەزایەت ئاکرێ و بەردەڕەش بەهای زێدەتر 410 ملیارە پرۆژە سکتەرێت جودا جودادا هاتینە ئەنجامدان تنێ vê heyvêda em şahidîn li ser danana berê binyat û destbikarbûn bihayê zêdetir 20 milyara dîsan ew jî proje sekterên cuda cuda eger em muqarana vê xizmeta partî û xizmeta kabîna neheya hikûmeta Herêma Kurdistanê bikeyn em serbilindî vedibêjîn ewa em şiyayên yek heyv xizmeta vê deverê bikeyn xizmeta her du qezayet
کری و بەردەڕەش بکەین مێژوویە دەولەتە عێراقی ساڵە 1920 دامەزراندنە دەولەتە عێراقی حتا ڕاپەڕینە ساڵە 1990 هەندە خزمەت نەهاتیەکردن دیشانژی بەراوردیە پارتی و خزمەتە پارتی و حکوومەتە هەرێما کوردستانی گەلایەنێدی نایەتەکردن چونکو لایەنێدی هیچ تشتێک بۆ وێ دەڤەرێ نەکریە ئەوا دیژی ئەوان ڕابردوو ئەوا بۆ پارتی گرنگ بووی و کورد یەکدەنگ بن کورد یەک هەلویستن البەغدا بەرامبەروا ئەو فشارێت و البەغدا بۆ سەر هەرێما کوردستانی دەهاتن ئەوە زێدەتر بۆ هەندێ بوو و ئەمە پێز بین البەغدا زێدەتر بۆ هەندێ بوو بۆ پاراستنە بەرژەوەندیت ملەتی کرد و بەرژەوەندیت خەلکی کوردستانی بوو بەلێ بۆ قوناغا دەهاتی جەنابی سەرۆک بارزانی ئاهەنگا بانگەشەیان بیان و دەستپێکردنە بانگەشەیە لیستانۆت یا ١٩ پارتی دیموکراتی کوردستان ئیشارەتە هەندێدا بۆ قوناغا دەهاتی دوێت کوردستان یەک هەرێم بیت یەک پێشمەرگە بیت و یەک دەسەڵات هەرێما کوردستانی بڕیارێ بدەت بەرهەندێ قوناغا دەهاتی دوێت هەر لایەنێکی سیاسی دیف حەجمێ خۆ ڕەفتارێ بکەت و ڕەفتار بهێتەکردن ئێدی ئەو کۆتایی هات و ئەوات بێژنێ ئەگەر فلان لایەن زوارکەم دیارە پرزگرێکە پەیوەندیت گەل بەڕێز مەردان خەدری چێ بووە هەر دەما پەیوەندی دیسا هاتگرێدان